هەر کاتێک سرودی ڕەقیب لێ ئەدرێ هەستێکی ئێجگار سیرم هەیە، چونکە یعنی ئەمە ئەو سرودەیە کە وایە بینی کە هەمومان لەگەڵ هەموو شەیدەکانمانە یەکمان پێگرێتەوە، ئەو شتەیە کە هاوبەشە لە نێوانمانە بە نەوە جیاوازەکانمانەوە. سرودی نەتەوەی ئەی ڕەقیب وەکو هەموو سرودێکی تر و هەموو گۆرانێکی تر یان زۆربەی گۆرانەکان لە پێشە بە هەڵبەستێک لەدایکە بێ. ئەم هەڵبەستی ئەی ڕەقیبەش هی شاعری ناوداری کورد دڵدارە کە دایناوە دڵدار گەنجێکی کورتپەروەری نیشتیمانپەروەری تێکۆشەر بووە و زۆر چالاک بووە لە کارەکانیە. یونس ڕەوفی شاعر مەشهور بە دڵدار کە شاعیرێکی گەنج و لاو و تەنانەت خوێندەوارێکی سەدەی ڕابردووە لە 1970 لەدایک بووە، لە 1948 وفاتی کردووە. دەقێکی شێعری بە ناوی ئەی ڕەقیب داناوە، زۆری پێ نەچوو ئەم دەقە بڵاو بۆتەوە، ئاوازی بۆ دانراوە بۆ بە سرودێکی نەتەوەیی. کاتێک کە لە کەرکووک خوێندکار بووە ئاشنایەتی پێیاکە لەگەڵ شێخ حسێن بەرزنجی کە ئەویش هەر بۆ خوێندن ئەچێتە کەرکووک، لێبن بە هاوڕێ دڵدار ڕۆژێ لە ڕۆژان شێعری ئەی ڕەقیبی کە نووسیوە ئەیاد بە شێخ حسێن بەرزنجی کە شێخ حسێن بەرزنجی دەنگێکی زوڵاڵی خۆشی هەبووە، ئەڵێ ئەم شیعرەم هەیە بەشکم تۆ بیڵیت و ئاوازێکی بودانی، ئەویش زۆر لای جوانە بێت. یەکێک لە مامە گەورەکانم باسی ئەکرد لەناو خاسەیە شێخ حسێن شعرەکە ئەخوێنێتەوە و ئاوازی لەگەڵا دانێ، شەو تا بەیانی هەر ئاوازەکەی بۆ دانێ، ئاوازەکە ئەڵێتەوە ئاوازی سرودی ئەی ڕەقیب ئەڵێتەوە. دڵدار زۆری پێخۆشە بێ هەتاکو و نووسراوە وەکو باس کراوە کە دڵدار ئەمەنەی پێخۆشە بێ بەرزە بێتەوە بە ئاسمانەوە و باوەشێکی پیاکە. ئەمە ئیتر بوو بە سرود لە ناو چینی ڕۆشنبیرانی کورد لە کەرکووک. یەکەم جار ئەم سرودە لە ئاهەنگێکی نەورۆز لە ساڵانی چلەکانە لە کەرکووک بڵاوە بێتەوە کە لەوێ بڵاوە بێتەوە دەنگێکی زۆر ئەیاتەوە و پەرە ئەسێنێ ئەڕوات بۆ شارەکانی کە بۆ سلێمانی بۆ هەولێر و بۆ شوێنەکانی تر. لە وارە یان مەراسمەکانی کۆماری کوردستاندا لێ دەدرێت وەکو سرودی نەتەوەیی بەکاری دێنن. مام هەمزە عەبدوڵڵا ساڵی 1975 لە شاری سەماوە کە دوور خرابووینەوە بۆ ئەوێ لە یەک ماڵە ئەژیاین لەگەڵ مەجموعەیە برادەری ترا، وتی ئەو ساڵی کەەوە جمهوریەتی مەهاباد دروست بوو، ئەویست سرودێکی نیشتیمانی لەگە بۆ بەرزکردنەوەی بەیاخ عەلەمی کوردستان بێڵێ. ئیتر کە دەستیان کرد بە قسەکردن و توێژ و ئانە و اختیار کەوتە سەر ئەو کەلیماتی دڵدار ئەی ڕەقیب هەرماوە قەومی کورد زوبان. وتی من تاقمی سرودم تەمرین پێ کرد. مام هەمزە وتی من دە 12 مناڵ بوون تەلەبە بوون، سرودەکەم پێ لەبەرەکردن ئەی ڕەقیب وا ئەوترێ وا ئەوترێ، بەڵام ئەوەی بۆ منی ئەوت کەلیمە لەحنێکی ڕیتمەتیک بوو. ئەی ڕەقیب هەر دەنگی ڕاخی هەبوو قوڵی هەبوو، ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کوردزبان. ئێستا جێگوێچکەمان زەرنیێتەوە کە بەو شێوەزە بۆ منی ئەوت کە سرودەکەشیان تۆ دێتە عەلەمەکان بەرز کردێتەوە کردیانە بە سەوڵ ڕێزان بووی. ئەگەر فلیمەکەی ڕێژە واتە سانی پێشمەرگەکانی کوردستانتان دیبێ بەر لەوەی کە پێشمەرگە بێت،
گروپێکی موزیکی نیزامی سەربازی لە پێشیانەوەیە ئەوە منی زۆر دڵخۆش کرد. بۆچی چونکە ویستم کەومە دوای ئەوە کە بزانم لەو سەردەما موزیک یان مۆسیقا چ دەورێکی هەبووە. ئەم سرودی ئەی ڕەقیبە ئەوەی یەکەم تۆمار بۆمان مابێتەوە لە ساڵی 1960 هونەرمەندی خوا خۆشببی گەورەی کورد شەماڵ سائیب تۆماری کردو بە قەوان و ئەو قەوانە ماوە. ئەم سرودە وردە وردە لە دوای کەوتنی کۆماری کوردستان دوایی دەستپێکردنی ساڵ چوو ساڵ هات و ساڵ چوو دەستپێکردنی شۆڕشی ئەیلول بەکارهێنرا وەکو سرودی نەتەوەی. پاشان پارتی دوای ئەوە یەکێتی نیشتمانی دوای حزبی شیوعی کوردستان نەک حزبی شیوعی ئەو لقەکە لە حزبی شیوعی بووەوە حزبی دموکراتی ڕۆژهەڵاتیان کوردستانی بندەستی ئێران کۆمەڵە ئیسایتر لە بیرم نییە بۆ حزبی دیکەش ئەمانە وەکو سرودێکی نەتەوەیی وەریانگرت لەگەڵ ئەو ئاڵای کوردستانی کە ئیستا هەیە. قومی کوردەس تایە سەر پێوەک دەبێت تا بەخێن نەخشی بکە تاجی ژیان تا بەخێن نەخشی بکە تاجی ژیان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان. لە ڕاستیە ئێمە ئەو کاتی کە لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بووین هەوڵماندا لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستانمان ڕاستپارد کە کار بۆ بە یاساییکردنی سرودی ئەیڕەقیب و مارشی ئەیڕەقیب بکەن لە هەرێمی کوردستان و لەم چوارچێوەیە هەموو ئەو هونەرمەندانی کە کاریان کردبوو لەسەر سرودی ڕەقیب بانگەشتمان کردن بۆ پەرلەمانی کوردستان بانگەشتمان کردن بۆ لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە ئەم ئیشەبەرینە پێشەوە بەداخەوە ڕێگریکردن لە ئێمە و وەستاندنی کارەکانی پەرلەمانی ئەو کاتە ڕێی گرت لەوەی کە ئەو کارە تەواو بکەین بەڵام بەدڵنیاییەوە ئەگەر ئەو ینی پەرلەمانی کوردستان دانەخرایە ئەو ئەرکەمان بە کۆتاییە دەیان İman و paliman Kurd و Kurdistan Kesmeli Kurdinleri Kesmeli Kurdinleri Kurdinleri هەندێک کەس کێشیان لەسەر وشەی ڕەقیب هەیە ڕەقیب پیان وایە ڕەقیب یەکێکە لە ناوەکانی خوا ویان زانیوە کە ئەڵێ ئەی ڕەقیب مەبەستیەوەی خیتاب لە خوا بکە لە حاڵێکا لە ئەدەبیاتی کوردیە ڕەقیب لە ئەدەبیاتی کوردیا بەو کەسە ئەوترێ کە ئەبێ بە ڕێگر لە بینی عاشق و معشوق لە بینی دوو دۆست ئەو کەسی کە چاودێریانەکا و نایەوێ ئەم عاشق و معشوقە ئەم دوو دۆستە بگەن بە یەک. ڕەقیب ئەسڵەن لە ئەدەبیاتی کوردیا جیاوازە لەو ئەڕەقیبەی کە لە ئەدەبیات و لە عەقیدەی ئیسلامیە هەیە چونکە لە عەقیدەی ئیسلامیە الرقيب ناوی خۆیە نەک ڕەقیب بەتەنیا الرقیب بەبێ لەڤلامەکەی پێوە بێ و ساگە بە ناوی خۆ بۆیە لەوێ تێکەڵیەکەیە کە ئێمە توانین بە دڵنیاییەوە بڵێن مەبەستی دڵدار لە وشەی ڕەقیب ذاتی حەق تەعالا نییە بەڵکو مەبەستی ئەو کەسانن کە دوژمن و نەیار و ناحەزی میلەتی کوردن میلەتی ئەوروپا و ئەمریکا ناچەوسێتەوە لەبەر ئەوەی ئەمریکیە هۆڵەندیە ئەڵمانیە فەڕەنسیە ئیسپانیە ناچەوسێنەوە لەبەر ئەوە بەس ئێمە ئەچەوسێنەوە لەبەر ئەوەی کوردین لەبەر ئەوەی ئێمە لە هەمویان زیاتر پێویستیمان بەو سرودی نیشتیمانی بۆ ئاڵایە هەیە.